چیرۆکەکانی ژیانی هەریەک لەم هاوڵاتیانە هەمە چەشن و بڕن لەسەر گوزەشتەی ژیانی سەختی ڕابردووی پێش حکومەتی خۆماڵی کوردی. بەڵام هەروەک خۆیان ئاماژەی پێدەکەن ئەو مامەڵەی ڕژێمی بەعس هێندەی جەور و ستەم و نادادی حکومەتی کوردی کە لە دوای ساڵی 1990ەوە لەسەر باز و هێز و ئیرادەی خۆیان خستیانە سەرتەخت ماندوو شەکەتی نەکردوون و وەک خۆیان دەڵێن ساڵی 2019 هیچی جیاوازی بۆ ئەوان تێدا نەبووە. قادر عومەر هاوڵاتیەکی بە تەمەنی هەرێمی کوردستانە و نیگەرانە لەوەی حکومەت ڕێز لە تەمەن و ماندوێتی ناگرێت و بەهۆی خراپی بژێوی ژیانیەوە ناچارە هەموو ڕۆژێک تا ئاوابوونی خۆر لە بازاردا بەدیار چەند سندوقێک میوەوە بمێنێتەوە. کاکە خزمەتی ئەوانەی کە ناتوانین ئیش بکەن بۆی هەیە یارمەتی هەمویان بووە و هینیان لەگەڵا بکات یارمەتیان بۆ بنێرێت و وەزعیان باش بێ و دریان بکوێتە ئاشودە و ڕەحەتیوە. هیچ هیوا هەیە بە ناڕەحەتی تێتە بازار بۆ ئیشوکار و ئیشوکاریشی تیا نییە. لەبەر ئەوە حکوومەتەکەمان چاوێک بخشێنێ بە میلەتا و بە خۆیان بچێتەوە و یارمەتی بێت بۆ هەموو مسلمانێک و ئیش و کار بۆ خەڵک بکاتەوە چاکترە. با ئومەتەکە مەخشە پەروازە نەون و بڵێن ئەمە هەڵەشی نەژۆن بە خارج وەچین بۆ ناولا و خۆمان شوێنی خۆمان دوورەخەینەوە. لە قەزەی زەواجا زۆر دواکەوتوین لە قەزەی تەلاقە دارگاکانمان پڕە لە تەلاق ئەویش خەتایەم حکومەتەیە ئەگەر حکومەتە شوێنی سەکەنیان بداتێ هەری کاریان بۆ ڕێخە تەلاق دروست نابێت. حکومەتەکەمان قەنەعەتم وایە هەری کار بۆم خەڵکە ڕێخە و قەزەی سەکەن بۆم گەنجانە چارەسەر کات نە ئەڕۆن بۆ ئەوروپا بخنگیان لە دەریایی جا نە ئەچن بۆ غەریبی لە وڵاتەکەی خۆمانە ئەژین لە ناو کەس و کاریانە. هیوادارم ئەم حکومەتە لەم ساڵی 2020 کە پێمان تێناوە حکومەتێک بێت ئاوڕێ لەم خەڵکە باتەوە. پارە هەیە بۆ نایدەن ئەم خەڵکە بۆ هەری کارێک ناکەن بۆ خەڵک بۆ ئەوەی کەوا بیانوێ باڕی خۆیانشی بۆکەن بۆ بەقی ڕۆژان نایکەن پارەی فەلاحەکان بۆ نادەن. یعنی زەلا بەزانم پارەی لای حکومەت هی فەلاح هی گەنم هیزە کوڕی هەیە کشی هەیە ئەوێ بیا بە شووی ئەیە بیژینی بەبێنێ ناتوانێت ئەگەر ئەو پیاوە پارەکەی وەرگێت توانێت کێشەی ماڵەکەی خۆی حەلکات. هاوڵاتیان ساڵی 2019یان لەژێر سیاسەتی ترس بەڕێ کردو بە گومانی شەوە بۆ ساڵی ئایندە دەڕوانن چونکە پێیان وایە تا ئێستا سەرەتایی ترین مافکەم و چەیمانگانە و بژێوی ژیانیانە لەلایەن حکومەتەوە دڵنیاییان پێنەدراوە لە بەردەوامی بوونی و ئەمەش هۆکارێکی نەرێنی بووە بۆ ئاسایی نەبوونەوەی جم و جوڵی بازار وەک ساڵانی پێش قەیرانی دروستکراوی دارایی. ئەمە بەدەرلەوەی کە بە هیچ جۆرە گەڕانەوەی موچە پاشەکەوتکراوەکانیان دەنگ و هەواڵێکی نییە. بیرێ لە خۆمان بکەینەوە دنیا ڕۆشن ناوێ و کردەوەی باش بکەن میلەت دڵخۆشکەن دەسەڵاتدارەکان کردەوەی باشکەن هەروە ناوی داوایان لێکم بیرێ لە تەمەنی خۆیان بکەنە تەمەنیان دواییتی هەمومان بە تایبەتی ئەوان کە دەسەڵاتدارن و شتیان وەدەسە بیرێ لە فەقیر ڕۆژەر بکەن هەروە ڕۆشن ناوێ ئاگایان لە خۆیان. هۆکاری سەرەکی ئەوەی کە گەنجان ڕویان لە هەندەران کردووە ئەوەیە کە هەلی کار نەڕەخسێنراوە هەم لەلایەن حکومەتەوە هەم لەلایەن کەرتی تایبەتەوە. ئیتر گەنجیش ناشتارەکە بشید نەتوانێت بشێوی ژیانی خۆی دامبینکە ناچارە ڕوو لە هەندەران کات ڕوو لە ئەوروپا بکە بۆ ئەوەی کە ژیانێکی باشتری هەبێ. هاوڵاتیان باس لەوە دەکەن 2019 بۆ ئەمان هیچ جیاوازیەکی نەبووە لە ساڵەکانی دیکە بەڵکو تەنها بۆ چەند کەسێکی تایبەت جیاواز بوو کە بوون بە خاوەن پلە و پۆستی باڵا بەڵام هیچ شتێکی جێی بایەخیان بۆ هاوڵاتیان نەکردو وەک خۆیان دەڵێن بەرپرسانی هەرێم تەنها خۆیان و بازنەیەکی بچووکی دەوریان دەبینن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام.